لە شاری سلەیمانی بوونی سەگی بێلانە خەریکە دەبێتە دیاردە و بەرپرسانی شارەکەش تا ئێستا نەیانتوانیوە چارەسەرێک بۆ ئەو کێشەیە بدۆزنەوە. ڕێکخراوێک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کەمپینێکی بۆ نەهێشتنی دیاردەی سەگی بێلانە ڕاگەیاند. بەرپرسانی ڕێکخراوەکە دەڵێن لە هەوڵی نەهێشتنی ئەو دیاردەیەدان. یعنی هەستمان کرد کە ئەمە بەڕاستی مەترسیشی گەورەیە لەسەر ژیانی هاوڵاتیان بە تایبەتی لە ئێستا لەکە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە. خوێندکارەکانمان مناڵەکانمان ترسی ئەوانەیە کە نەچن بۆ قوتابخانە لە ترسی ئەوە. باز لەوە ئەکەن باز لە مەترسیە جیهانیەکانی سەگی بێلانە ئەکەن نەک تەنها لەسەر مرۆڤ لەسەر ئاژەڵ و باڵندە کێویەکانیش. لە ئێستادا ئێمە ئەوەی کە پەیوەندیمان بە شارانی بە ڕێزجێگری سەرۆکی شارانی سلێمانیەوە کردو بە ڕێزیان ئاماژەن بەوە کە ئێمە دۆنمان بۆ دەستنیشان کردوون، بەڵام ئەوەیە کە ئەمێنێتەوە ئەو هاوڕێیانەمان کە لە ڕێکخراوی ئاژەڵ دۆستن یا خۆژینگە دۆستن ئەکرێت ئەوانیش هاوکاری هەم ئێمە بن هەم هاوکاری حکوومەتی هەرێمیش بن. ئەو ئاژەڵانەش لەو لالەنە کە ئەوانیش پێویستی بە خزمەتکردن هەیە ژیانیان پارێزراوە. سەبارەت بە مەترسی ئەو سەگانە بۆ سەر قوتابیان نوێنەری هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئاماژە بەوە دەکات کە تا ئێستا هیچ داوایەکیان بۆ بەرز نەکراوەتەوە کە سەگ پەلاماری قوتابی دابێت. بەڵام مامۆستا و باوکی قوتابیانیش دەڵێن پێویستە ڕێکار بگیرێتە بەر بۆ ئەوەی حاڵەتی مەترسیدا ڕوونەدات. ئەمە بۆ بێتە دیاردە، یعنی هەمومان بە چاوی سەری خۆمانی بینین ڕۆژانە لە کۆڵان و گەڕەکەکانە ئەم شتە هەیە. وەکە زانن بەشێکی زۆر لە قوتابخانە خوێندنگەکانی ئێمەش لە چوارچەوەی گەڕەکەکانن بەشێک لەو خوێندکارانە لەو قوتابیانە عادەتەن کە نزیکن لە بوونەکە پێ هاتووسوەکەن تاکو ئێستا بەڕستمی هیچ نەگەشتۆتە پەروەردەیەمەکو ڕۆژاوا و ڕۆژهەڵاتیش باوەڕ ناکەم بۆ شێوەیە گەشت بێت. بەڵام حەزەرکردن و ینی ئامادەکاری کارێکی باشە بۆ ئەمە. بەڵام منکو باوکی خوێندکارێک بێگومان حەزەر لەوە ئەەکەم، ینی هەوکو باوچێک بێگومان حەزەر لەوە ئەەکەم کە مەترسیەکە ڕوونەیات کە ڕووی یا کە پەلامارێک دروست بوو بە حاڵەتێکە و کاتوو هیچمان نەکرد بێت. لای خۆشیەوە نوێنەری موختارەکانی شاری سلەیمانی هۆشداری لەبارەی مەترسیەکانی بڵاوبوونەوەی سەگی بێلانە لە نزیک قوتابخانەکان دەدات. ئەمڕۆ نمونە مختاری کانی گۆمە تەلەفۆنی کرد بەر دەرگای مەکتەبەکە لەوێ مەکتەبی کانی گۆمەی لێیە وتی زیاد لە 30 بۆ 100 سەگی لێ تەلەبە نەیتوانیوە بچێتە ژوور. خەڵکی گەڕک هاتوون تەلەبەکانیان لابرو. بەڕاستی ئەمە شێوان نیست شارەکەمانە. ئێمە بە هەموو توانایەکمانەوە پشگیری ئەم ڕێکخراوە ئەکە دوو مناڵ هەیە ئێستا حالیان لە مەجیبەگەن بە بۆنەی سەگەوە تووشی هستریایەک بوون، یعنی قسەیان لەبیر چۆتەوە، قسەکردنیان لەبیر چۆتەوە. بوونی سەگی بێلانە لە ناو شاری سلێمانی و پەرەسەندنی ئەو حاڵەتە بۆ دیاردە لە کاتێکدا کە چەند ساڵە هاوڵاتیان و ڕێکخراوەکان داوای چارەسەرێکی بۆ دەکەن، بەڵام لایەنی پەیوەندیدار هیچ هەنگاوێکی جددی بۆ چارەسەرکردنی نەناوە. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.